جانگۆریت ئێزدیا و هەر کەسێکی ڕۆحاخۆ قوربان کری و ئاخەمە خونا خۆڕێتی و بەرگری بۆ وڵاتێمە کری چی گەنجێت ئێزدیا بن چی پێشمەرگەه بێت چی پەکەکە بتن چی جێشێ عراقی و شورتە بن هەر کەسێکی خونا خۆڕێتی و دیفاع وڵاتێمە و ئاخەمە و ئێزدیت خانێ کری مەدوێت دقیقەکی هەموو ڕاوەستێن و دوعاە و ڕەحمە بدەنە ڕوحاوان شەهیدا کەرەمکەن دقیقەکی ڕاوەستێن. دەستوری خودێ و تاوسی مەلەک قەولێ چارشەمبوویێ سەر خاترە سەرێ ساڵێ کا پیرۆزیا چارشەمبوویێ چەند گەلەکەت نافمە ئێزدیادا چارشەمبوو ڕۆژەکە فادڵە و مەلە فەخرەدین حەبان دەبووش عەشق و دلە بەلێ ناس ناکەت ڕوحێت غافلە چارشەمبوو ڕۆژەکە بحسابە ئەژبا مەلەکە هات بوو ئەف جوابە بەلێ دلێت خێرات بەکرینەش ڕۆژ هەلاتی هەتا ڕۆژ ئاوا چارشەمبوو فکری کراس بۆ مەدانە ئاساسە نابێت خۆژێر خلاص بکەین کراسە چارشەمبوو ڕۆژەکە خاسە و مێرێ ئێزدی سەر و مالێ خۆ بدەت ئاساسە تاوسی مەلەکی قادرە خلاسکەت ئش ئاگرێ جەحنمێ و بکەت خلاسە ئەو هەرسێ ڕکن چینە ئەرکانە ئەولی ڕاستیە ڕاستی ڕیا خودەیە ڕاستی نابەکشێت خودەیە خودێ حش ڕاستیە کریە ئەرکانە دوێ حەیا و شەرمە ئەرکانە دوێ حەیا و شەرم هەکە بەشەر ئش خودێ شەرم کەتن دێ احترامە کەسێ خۆکەت دێ احترامە ملەتێ خۆکەت دێ احترامە جینارێ خۆکەت دێ احترامە دەیک و بابێت خۆکەت ئەرکانە سێ ناسینە ناسین چییە ئیرۆ خودێ ئەمێش دەیکەکە پاقشە ئێزدی داین دا بزانین کات ئێزدیا تێدا چی هاتیە گۆتنە و قەول و قەسیدا چی حەلال کریە و چی حەرام کریە ئەبە هەرسێ ئەرکان هاتینە گۆتنە هەرسێ ئەرکانەش خۆڕا بکە ئاساسە دا ڕۆژە ئاخرەتێ تاوسی مەلەکتە بکات خلاسەش ئاگرێ جەحنمێ بکات خلاسە چارشەمبوو خۆش ژیانە چارشەمبوویە خۆشکری ژیانە بۆمە کەسکری دەشت و چیە و زەوی و زۆزانە هەموو بکەرامەتە پەتشێمنێ ئێزدانە چارشەمبوو مەرا گەلەکە چەند سعود هەیە و فەلەکە هەموو بدەستێ تاوسی مەلەکە هۆڵا تاوسی مەلەکە هۆڵا تاوسی مەلەکە هۆڵا تاوسی مەلەکە هۆڵا تاوسی مەلەکە چما چارشەمبوو سبێدا و مێرێ ئێزدی عەبادەتێ بکەتش خودێرە بتاقەت و زێدا تاوسی مەلەک ژێرا فێدا چارشەمبوو ڕۆژەکە هەلتەیە و مێرێ ئێزدی و زوو ڕابش خەوێدا شخەوا بەرێ سبێدا مەدح و سەنا بدەت بۆ نابێ خودەیە دوعا تاوسی مەلەکە لێیە دوعا تاوسی مەلەک یەلکەیە دوعا تاوسی مەلەک والوی کەسێ ڕێیا ئێزدیاتێ بزانتن ئێتفاقێ دابێت ئێ باشێ بکات ئێژێک نەحەسدێت ئێیا باش بۆ ملەتێ خۆ ببێتن دوعا تاوسی مەلەک نەلوی کەسیە ئێ فەسادی و حەسوودیە بکات وەکینەوە مەگۆتی دوعا تاوسی مەلەک والوی کەسی ئێ بحەد و سەدێ تاوسی مەلەکی رازی بێت و ڕێو ڕسمێت تاوسی مەلەک
شر و خێراژێک بناستن ئەف دنیا چەند قەندەرە و ئاخ و ئاب و بای و ئاگرا ببۆرنگەلی هێژایە ئەسنا قەول بێژم و نەعلمدارم ئەس خوڵا میێوانم ئەم دێ تشتێکی بۆ بێژین هێباراوە بخێر گەلی خوشک و بەرایەت هێژا و قەدرگران جێژناوە پیرۆز بێت و هەموو ساڵە بخێر و خۆشی و هەموو ڕۆژێت وە جێژم بن هێژان خوشک و بەرایەت عەزیز هەلکەفتنا جێژنا سەرێ ساڵێ چارشەمبووە سەرێ نیسانێ یا ڕۆژهەلاتیات کەفتە 19/4/2017 پیرۆز بایە هەموو ئێزدیەت جیهانت کەین و هەموو خوشک و بەرایەت هێژا و قەدرگران ئێت ئامادە بووین لێ هۆڵێ هێژایەت عەزیز ئەبە هاتناوە بۆ مەسەر بلندیە کوهون هەموو ئامادە بووین پێک با کە ئێک دوو بناسین ئەبە شک ڕەنگەکەش ڕەنگێت حەژێکردنێ و تفاقی الوی وڵاتی پێتبیە ئەم هەموو وەکی خەلکەکی بتفاق بین چونکە مەدید چی بسەرێ ملەتێ مەکرد و ئەم هەموو هیوی دانیش خودێ مەزن و تاوسی مەلک زووترین وەخت خوشک و برایدمە ئێت دەستێ داعشێ کافردا بێنە بەردان و ڕزگارکردن چەپکەکێ بقوتن سەر خاترە هەوان مەگوتی بێنە بەردان و ڕزگارکردن و خودێ هەموو جان گۆریەت ئێزدیا بەهشتی بکەت و ئافو بکەت و هەقێمە شوان بەستینەتن و ئەو ئێدماین خودێ بسترینێت و مەدوێتن هون هەموو ئەم هەموو ژیانەکە خۆش پێک با ببۆرینین چونکە الوی وڵاتی ئەم هەموو خوشک و برایەت هەبین و لێ چەندێدا هەی گەلک عادات و تەقالید دوێ جێژنە داوێتەین هیکە ڕەنگە و ڕەنگ سۆرتکەن و سەوکات پێژن و نیشانە vê cejnê derê hewşet mala hemûçka kulîlkên Nîsanê û Gulalê den. Parçekî hevîrî û kulîlka û qaçkê hêka û gelek tiştê dîşek. تهنئة إلى أبناء الجالية الإيزيدية في مدينة هايلبرون الألمانية بمناسبة عيد رأس السنة عيد سريصال بنابي خداي مزنو دلوفان. أتشرف بحضوركم إلى هذا القاعة وهذا شيء يستحق الاحترام لأن وجودكم يزداد المحبة والاتفاق في هذا البلد الأمين. المطلوب كلنا نحترم بعضنا البعض ونساعد الفقراء ونكون يدا واحدا أمام كل الأزمات لنمر بها في هذا الظروف الصعب، وكل واحد بقدر إمكانيته أن يقوموا بواجب الإزدياتي. اعلموا أخوان المبدأ الإزدياتي فوق كل المبادئ. اعلموا أخوان المبدأ الإزدياتي فوق كل المبادئ. نقدم بأحر التهاني والتبريكات إلى كافة الإخوة والأخوات الذي أتوا إلى هنا في هذا القاعة، وإلى كافة الإيزيديين في العالم والعراق وكردستان، ونسأل الله أن يعيدها علينا وعليكم باليمين والسرور والبركات وعلى جميع أبناء الديانة الإيزيدية المسالمة، ونتمنى أن تسود بين روح التأخي والتسامح الديني والتعايش بين الجميع من أجل أن يعيش الجميع بأمن وسلام، وأن نسأل وأن ينال الإيزيديون حقوقهم أينما كانوا. ولكم كل احترامي. سلام لوبن قالي خشكو بريت هي جوبر كفتي جيجنا وجارك ديش بيروزي بتن ونحمو تيك داب خير وسلامة سرچاوة هاتن وأبش نوعك اتفاقية وسر بلند جابو محموشكا هون هاتين آما دابوين بهولي هون سرچاوة هاتن وقلب خيراتن ومدبت كيف أخوب كان ورجاء فيش عضاوتش ناسا كن دحمو ببينن وإيمانة خدي بدلمان عاجزي بلا نكبتنا بين وادا أم رجاء كيد كين أم بيقابل بهولي أم حمو خشكو برايت ايكين وجبي ولاطي أميتاتين في ولاطي غريب مجبر دشمنك يا باصداي شو جارة سرخو ندنا دشمني خو أو دشمني ما يحازر الحموجيا وتبيدنا خو شيبو ما بينتن أتري جايكش براي خود كم
سرا خۆ نەدەنێ و ئێمانەتێ خودێ بتن یا دلێ خۆچوو جارە بۆ ڕێنەبێژن و ئەسم سپاسیاوت کەم و کێمەکە تێدا بشمەت بێت معافکەن و بخاتری وە و جێژنەوە جارەکەی پیرۆزی بتن و هەموو ساڵە بخۆشی بن و خاتراوە.